بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامە جێکەوتا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان ئەم جارە دەمەوێت بابەتێکی زۆر گرنگ باس بکەم بەجددی زۆر گرنگە و پەیوەندی بە ژیانی هەر هەمومانەوە هەیە. بابەتەکەش بابەتی شەوە. هەستەکەم ئیشکردن لەسەر شەو لە میدیای ئێمە ینی ئیشکردنێکی زۆر کەم هەیە. زۆر گەڕام بە دوای ئەوەیە بزانم ئیشکراوە لەسەر شەو. شەو بووە بە بەشێک لە میدیای ئێمە، بووە بە بەشێک لە مەعریفەی ئێمە، لە زانستی ئێمە. باوەڕکەن شتێکی ئەو تۆم نەدۆزیەوە. بۆیە ئەم شەو من بابەتێکی تازە باسەکەم. خۆشم زۆر بە ئەو بڵم زۆر پڕمەعلومات نیم لەسەر شەو و ینی ئەمە تەواضوع نییە هەڵێبژێرم. باوەڕەکەی نازانم بەرنامەکە چۆن پێشکەشکەم، پرسیارەکانم چی بێ، لەبەر تازایی ئەم با بڵێن بابەتی کە دەمەوێت باسیکەم کە ئەویش بابەتی شەوە. تەمان شەو با بڵین ئێمە شتێکمان هەیە ناوی ڕۆژ و شەو، یعنی زیاتر نییانن شەو ڕۆژ 24 کاتژمێر، ینی جاری وایە شەو درێژە بێ، جاری وایە ڕۆژ درێژە بێ، بە سێمان نییە لەمە زیاتر نیمانە. بابەتی ڕۆژ ئەو بابەتەیە کە ئێمە بە خێرایی بەریەکەوین، تایە مەسەلەن بۆ نمونە هەڵە سوڕێن، ئیش و کارەکەین، بە دوای خواستەکانمانەوەین، ئامانجەکانمان دێنینە دی. بەڵام کە دێتە سەر شەو و ئەزانی شەو هەر شتێکی مجەڕەد و دیاریکراوە، هەر شتێکە دێ و دەڕوا و ئەگەر کراب تیا خەوین و دووە بەیانی هەڵەسین و دیسان. بەڵام ئایا شەو وایە؟ تەمان من دەگەڵ زۆر بەڕێز دکتۆر هێمن خورشید، دکتۆر کە دکتۆری ئاریشە دەرونیەکانە، ئەو دکتۆری دەرونیە، لە هەمان کاتیشە نووسەرە، وەیەکێکە لە شاعیرە باشەکانیشەوەی کە من بەر تێکستەکانی کەوتوم. ئەمانەوێ باز لە شەو بکەین و باز لە گرنگی شەو و باز لەوە بکەین ئایا شەو چییە و بەهەخی بۆ ئێمە چییە. دکتۆر جانیا خوا بەخێر بێ. سپاس دەکەم کاک پەیوەندیان. زۆر سپاس دەکەم. بە فیعلی نەمزانی ئەم جارە چۆن پێشەکی ینی بکەم. بەحساب من لە پێشەکی وتنە، لە پێشەکی تەقدیمکردنە کەسێکی باشم، بەڵام لەبەر ئەم بابەتە کە بابەتێکی زۆر تازەیە، وەکو وتم هیچ معلومات بسێرچم کرد، هیچ معلوماتێکم دەست نەکەوت. بەڵام یەکشت هەیە دکتۆر، هاتمەوە بۆ لای قورئانی پیرۆز. زۆر سەرسام بووم بە تایبەتی، زۆر نەگەڕام، بەڵام چوون بۆ لای جوزی عەممە. ویستم چەند ئاەتێک باس بکەم کە خوای گەورە چۆن باسی شەوەکە، بۆ ئەوەی کە ینی ئاەتەکان دەواازەمان لێ بکەنەوە بۆی کە چۆن بچینە ناو بەرنامەکە بەڕاستی. ینی تۆ سەیری کە خۆی پەروەردگار لە سوورەتی قەدرە چۆن باسی شەوەکە، ئینا ئەنزەلناه فی لەیلەة القەدر، واتە ئێمە قورئانمان دابەزان لە شەوێکی بەفەڕ و ڕێز لێ گیراو. سوورەتی ضوحا والضحى والليل إذا سجى، سوێن بە شەوگارێک تاریچەکەی زەوی داپۆشێ. سوورەتی شەمس والليل إذا يغشاها، سوێن بەو شەوەی کە خۆر داپۆشێ. سوورەتی فەجر والفەجر وليال عشر، سوێن بەو شەوەی کە شەوەکەی دەشەوە. سوورەتی تاریق والسەماء والطارق، سوێن بە ئاسمان بەو ئەستێرانەی کە دەرەکەون. سوورەتی تەکویر والليل إذا عسعس، بەو شەوەی کە دادێت و تاریچەکەی ڕوومان تێیەکە. سوورەتی نەبە وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا، واتە شەوگارمان بۆ کردن بە پۆشەر، بۆمان کردن بە پۆشاک، بۆی تایدا بشاردرێنەوە. و ئایا ڕۆژگاریشمان بۆ نەکردن بە کاتی بەدەستهێنانی ڕزق و ڕۆزی؟
ئەمەی سوورەتی نەبە وەجعلنا الليل لباسا کە خوای پەروەردگار ئەفەرمێ شەومان بۆ نەکردن بە داپۆشەر واتە بە شەو دامان نەپۆشین. دکتۆر پرسیارە لە لای من خوای گەورە ئەوێ لە شەوە دامان پۆشێ کەچی ئێمە لە نیوە شەوە ئەمە لۆمەکردن نییە، ئەمە باسی واقعەکەکەم لە نیوە شەوە ئێمە لە سەوڵەکەین و لەگەڵ خواردنی گۆشتی ساجە سێڵفێگەگرین و ئەڵێن ئۆتایمە بەخەبەرین بەخەبەرین نا لە ئیسکانین و لە نیوەشەوە سێڵفێگەگرین و ئەڵێن ئەوە تاین ئێمە کوبەی خۆمانە خوین لە ناو سمارتفۆنەکانمانەوە ئەڵێن ئۆنلاینین. ناخەوین دکتۆر ئەم گۆڕینی شەوە بە ڕۆژ یاخود با بڵێن ئەم شێوازی مامەڵەکردنە لەگەڵ شەوە مامەڵەیەکی ڕاستە. بەناوی خۆی گەورم هێرەوان سوپاس بۆ میوانداری کاک پەیوەند، سوپاس بۆ ئەوەی کە بۆ بابەتێکی وها گرنگ منت هێنا دوای ساڵانێک مقاتع و نەچوون بۆ بەرنامەی کەناڵەکان. ڕاستی حکایەتی شەو ڕۆژ لەگەڵ ئینسانە حکایەتێکی دێرینە و کۆنینەیە. مرۆڤ لەوەتای چاوی کردوێتەوە دوو ئاەتی بینیوە شەو ڕۆژ شەو دنیای کردوتە بەشێک ڕۆژ بەشێک، یعنی دائیمەن ئینسان کە عمری بەسەر بردووە لە مناڵی تا گەورەوی بە درێژایی مێژووی مرۆڤایەتی کاتێکی هەبووە کاتی ئیش بووە کاتی کار بووە مەرزێکی هەبووە مەرزەکە مەجبوری و ئیجباری بووە بەیانی کە ڕۆژە چاوە کاتەوە دێتە دەرەوە هیچ مەجالیتیانە دنیا ڕووناکە دوایی مەرزێکی هەیە ئێوارەیە هیچ مەجالیتیانێ ببڕاتە ژوورەوە. ئەوەی کە دنیای پیشەسازی بەڵێ شۆڕژی پیشەسازی و دنیای نوێ بە ئینسانی کردووە گۆڕان نییە تەنیا لەوەی کە گڵۆپێکی داگیرسانوە، گۆڕانکاریە لە تەواوی وجودی ئینسانە. هەر لە ڕۆوە پزیشکیەکەیەوە حسابی بکەی حتا لە ڕۆوە عیرفانیەکەی شەو کە قورئانە فەرمی وەجعلنا الليل لباسا لیباس چییە؟ وجعلنا نومكم سباتا وجعلنا نومكم سباتا فوجعلنا الليل سكنا. لە شوێنێکە شەو شوێنی ئارامیە، شەو ئەوەیە کە تۆ لە دوای هەوڵدانێکی زۆر کۆشێکی زۆر ئەچیتەوە ئیتر جسم پێویستی بە پشووە. تۆ ئەزانی ئەو هۆرمۆنانەی مەسەلەن میلاتۆنین لە شەوا دەردێ لە ماوەی مەودایەکی بە بڵێن لە 10 شەو تا 2 شەو لەو بینەیە دەرەدرێت تۆ خەوی و خاوە بیتەوە. خەوێکە لەو مەودایە بێ زۆر جیاوازە لە خەوێکە لە ڕۆژایکە یا دوای نیوە شەوەیکەیت. هەر جسمی ئینسان بنیادی ئینسان ئەو خوایی کە سروشتی دروست کردو و شەو ڕۆژ هەر ئەو خوایشە من و تۆی دروست کردووە. تەواوی وجودی ئینسان ڕەبتە بە سروشتەوە. ئێمە کاتێتی قەتیعە دروستەکەین لە بینی سروشت و لە بینی ئینسانە هەموو شتێک تێکە دەین. دەست ئەبین بۆ شتێک کە ئەڵێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. دەستی ئینسانە کە دنیای گۆڕیوە هاتنی کارەبا و هاتنی ئەم هاڕ و ژاوەژاوەی دنیای نوێ تەواوی ئینسانی گۆڕیوە. ئەگەر تۆ بە خەیاڵ بێنە بەرچاو دێستە مەولەوی تاوەگۆزی بێنی ئەلەویا دانیشێت سەر دەرناکە لەم ژاوەژاوە. ئەگەر سعدی شیرازی بێنیتەوە نازانێ ئەمە چی. ئەگەر مەحوی بێنیتەوە شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو ئەو وتی ناتێگەیشت و تەجربەی مەردانە شەو. ئایا ئێستا شەو ئەو تەجربەیە؟ شەوی ئێستا لەگەڵ ڕۆژە مەرز نییە، شەو درێژکراوەی ڕۆژە. ئێستا ژیانی ئینسان بە بەردەوامی بەدەم یەکەوەیە بڕینی نییە. بەس هەر ئەم خاڵە ڕوونەکەمەوە بۆیە ئەبینی تەمەەن هەستەکەی زۆر کورت ئەڕوا ڕووداومان نییە یادەوەریمان نییە. ئێستا و 10 ساڵ لەمەوە بەرمان ئەڵێ یەکێک ئەڵێ ئەوە چۆن وا ئەو 6 ساڵە ڕۆیشت لەبەرەوە خەوکەمە شەو بووە بە ڕۆژ شەو بووە بە مەیدانی جریدبازی و وەکو بڵێ هی مەردان نییە ئێستا هەموو کەس خۆی ئەنوێنێت. دکتۆر ئەزانی چی ئەگەر تۆسێ بگەڕێنەوە بۆ دواوە من جار هەیە بم بە مرۆڤێکی نۆستالیژی ینی ڕاستەکەی ینی مێژوم خۆشەوێ ڕابردوم خۆشەوێ لەوە هاو بەشی باشە. ئەزانی تۆ سێریکە لە وەختی خۆی لە لادیا ژیاین چراکەمان بەسشی تا مەسەلەن بۆ نمونە چەند سەعاتێکیە کرد چرای ماڵەکان لە لادەیە
دوای سعات 9 شەو ئەکوژانەوە دێ تاریکە بوو یعنی ئێمە بەر تاریکێکی با بڵێن وجودی یاخود با بڵێن تاریکێکی نوتەکە کەوتین بەڵام ئێستا شار زۆر دژە تاریکیە تەمان جەنابەت باست کردوتت ئێستا سەرمایه‌داری ئێستا زۆر دژە شەوە هەوڵەیە ینی شەوەکانمان هەمووی بۆ ڕووناکاتەوە بۆ لە پێناوی چیا لە پێناویەوە ئاڵوێری بەردەوام بێ و مەسەلەن بۆ منە کڕین و فرۆشتن هەر بەردەوام بێت چونکە ئەو سوودێکە بۆیە ئێستا حتا ئەو لیدانی دروستێکە ئەو گڵۆپانی دروستێکە گڵۆپێک نین کە ئیحساسی شۆمان بنێ گڵۆپێکن کە و ئەزانین ڕۆژە ینی ئێستا زۆر جار دایک و باوگەڵێ نازانم ئەوە دڵنیام کە ینی ئەم گلەیە ڕەنگە بۆ ئێوەکو دکتۆرێکی دەرونی بێ ئەڵێ مناڵەکەم ناخەوێ ئەخر مناڵەکەت بەچی بخەوێش ینی لە نێوانی ڕۆژ و لە نێوانی شەوە گڵۆپێکی چەکە ئەحساسی شەوی نایەتێ یعنی مەبەسم ئەوەیە ئەم ڕووناکردنەوە زۆرە بۆ شەو چی ینی هەزانی چۆنە ئینسان لە دنیای نوێە لە دنیای سەرمایه‌داریە ینی مرۆڤ کاینێکی ئەوەیە ینی بەکارهێنرەی خۆی ئەسەن سەرمایه‌داری خۆی چییە خۆی کێ بەڕێوەیە بە ئەوانەی کە بەڕێوەی ئەبن هینێکی برتراند ڕاسڵم بیرکەوتەوە کتێبێکەیە دەرستایش بەتاڵەت لە وەسفی لە پەسنی دەست بەتاڵیدا ئەڵێ لەوە تای ئینسان بۆ هەر ئەڵێن کار بکەن و ئیش بکەن و ئەی خۆمان باسی واکە ئیبەسێتەوە بە دنیای سەرمایه‌داری و ئەڵێ هەمیشە ئەوانەی ئەڵێن کار بکەن خۆیان خاوەن کۆمپانیەکانن خۆیان دانیشون کار ناکەن بەس ئەگەر بڵێن کار پیرۆز نییە وایە کرێکار لە کارەکەوێ پارە بۆ گیرفانی ئەو ناچێ تۆ زانی ئەو شاشانەی ئێستا دروستەکرێن تیشکێکی ئەو تیشکەشینەی کە لێوەی دەرەچێ ئیش لەسەرواکە منعی دەردانی میلاتۆنینەکە ئەزانی تۆ ئێستا هەر ئەم شەوەکو تەجروبە بڕۆرەوە ئایپادەکەت مۆبایلەکە چوزانم شاشەی کۆمپیوتەرەکەت بکوژێنەوە کتێبێ بگرە دەسەوە دوای ماوەیە خەوت دێ بە کتێب زۆر بەمان بەسەر کتێبە خەومان لێکوێ کەچی بەسەر شاشە تابایی ناخەوین من بیرمە لە نەوەتەکانە لە ناوەڕاستی نەوەتەکانە لە کەناڵێک دوانی تەلەڤیزیۆنی ئێران هەبوون فیلمێکی هەفتانە بوو سریالێکی درامایەکی هەفتانە بوو سعات 10 پیشانیەدا هەفتەی یەک جار من خۆمم بۆ گوڕەهێنایەوە گوڕەسەندەوە بۆ هەفتەکە تا 10 بڕ بکەم 10 ئێوارە خوا ئاگادارە لە هەفتەکە لە مانگەکە یەک هەڵقەی پێ ناگەم ئەگەیشە 10 خەوم لێ ئەکەوت کاتێک مەزانی بەیانی ئێستا مناڵ سعات یەکی شەواڵی بخەواڵێ بۆ بخەوم دنیاکە وای لێت ئەزانی ناسا لەم ماوە هینێک هەواڵێک بڵاو بۆ توواڵێن ناسا ئیش لەسەرواکە ئاوێنەیەکی گەورە هەڵداتە ئاسمان بۆ ئەوی ئیش بە شێوەیە بکە هەمیشە تیشکی زەوی وەکو مانگێک ئیش بکە تیشکی ڕۆژ خۆر بدا لەو ئاوێنەیە بە بەردەوامێنی عیکاسی بۆ سەر ئەرزەوێ بۆی شەو نەمێنێ بۆ ڕۆژ زیاتر بێ وە کارێک بۆی خەڵک ئینسان ئیشکە جاران شەو لیباس بوو جاران ئەزانی لە ئەدەبیاتی عرفانیە شەو ڕەمزی فەنایە ڕەمزی وەفایە ڕەمزی ئەڵێ هین ئەڵێ مەحویان لە شعرەکە ئەڵێ شەو هەموو شەو چاوەڕێیە ڕۆژ هەڵێ شەو هەموو شەو سەری شەوی کردۆ بە کائینێک قورئانی ژەزانی وا مامەڵی لەگەڵ شەوا کردو والليل إذا عسعس والصبح إذا تنفس لە قورئان ئەزانی هینی سروشتە هەر بازی جیبال و ئاسمان و تۆ بەس بڕۆ شەو وەکو کائینێک والليل إذا يغشى شەو کە ئەدرێتە سەرا والليل إذا تجلى شەو ڕۆژ کە دەرەچێت ڕوخسارە یعنی وەکو کائینی زیندوو مەحوی هەمان ئەدەبیات چونکە سەر بە هەمان مەدرسەیە ئەڵێ شەو هەموو شەوی کردۆ بە کائینێک هەموو شەو بە درێژایی شەو بە درێژایی شەو چاوەڕێی ڕۆژ هەڵێ عاشقەکەی بێ شەو هەموو شەو چاوەڕێی ڕۆژ هەڵێ هەر ڕۆژ هەڵات مەحوە سەرتاپا لەبەر پێیە فیداکارانە شەو تا بەیانی چاوەڕێ عاشقەکەی بێ کە ڕۆژە ڕۆژ کە هەڵدێ ئەم یەکسەر ئەتوێتەوە لەبەر پێیە فەنا ئەبێتیایە ئەڵێ خۆپەرستینە لە شەو فێری پەرستن بن کە خۆر هەر دیاریدا بە دەوری سەریدا قوربانە شەو خۆپەرستینە فێری پەرستن بن شەو عاشقی ڕۆژەکەجی کە ڕۆژ هەڵدێ ئەم نامێنێ شەو بۆ عاشقانی کۆن بۆ عاشق بۆ سۆفی بۆ شاعیر شەو مەودا بۆ عەرەب وتوتی وەبادر الليل بما تشتهي فإنما الليل نهار الأريب شەوت بە چیەوە چێژە بینی بەکاری بێنە شەو ڕۆژی عەقڵانە ڕۆژ مەودای جەنجاڵی و ڕاکردنە
کە شەو سکوونەتەکە بەس عاقڵەکان و عاریفەکان و سۆفیەکان هینە بن. خادم شعرێکی هەر لەو بوارە زۆر بە وردی باسی شەوی خاسانە، شەوی عاشقانە، شەوی دوڕ و مەرجانە، مەحوی وتوێتی خادم وتوێتی کوردەواریش ئەڵە شەو قەڵای مەردانە قەڵای مەردانە شەو بزەبت. دکتۆر ینی کە سێریش کە ینی من زۆر ئاجابم بە قورئان هەیە لە بابەتی شەوە. ینی تۆ سەیرەکەی بەرمەبنای تێگەشتن لە قورئان، ینی عاریفەکان پیاوچاکان ئەوانەی کە زوهدیانە بۆ لە دنیا، ینی شەو بۆ ئەوان ینی جوڵێژی گەورەی تیا بووە. ینی شەو ینی ئەزانی ئەوان زۆر کەم خەوتون لە شەوە، ینی بانگی خەوتنان مانایەکی زۆر جوانی هەیە. زانی لە دوای ئەو بانگە ئیتر ئەوان خەوتون بۆ لەبەرەوەی ئەوان پێویستیان بەوەیە چون کاتژمێرێک بخەون و دوایی هەشتن شەو ئاوەدان بکەنەوە. ئەزانی ینی تۆ سیرکە ینی شەو نوێژ لە شەو ئاکرێ، واتە شەو تۆ تەنیاکات ڕبتەکە بەخوای پەروەردگارەوە، ینی دادەبڕێ هەتا لەوانی کە دەوروبەرت خەوتون. ینی تۆ هەتا عیبادەتێکەکەی لە شەوە ئەوانش بەشدارن لەگەڵتە، وەکو عیبادەتی ڕۆژ نییە. ینی بۆیە حتا ئینسان بە نەوافیل بە شەو نوێژ لە شەوە لە خواز نزیکە بێتەوە ینی لە دوای نوێژە فەرزەکانیەوە ئەوەی کە زۆر عروجی پێەکە، ئەوەی سەریەخا بۆ لای خۆی پەروەردگار بریتە لە شەو. هەتا خۆی پەروەردگار لله المەثل الأعلى، ینی لە شەوە لە سەیەکی شەوە دابەزێ بۆ ئاسمانی یەکەم نزیکە بێتەوە لە داواکاری مرۆڤ نزیکە بێتەوە. کەچی شەو لایە مەخەری شەو لە گیانەڵایە، شەو ئیش یەسەرەکە نەمێنێ. من بۆ ئەڵێم ئینسانی نوێ، مرۆڤی نوێ، مرۆڤێکە بە درێژایی هەزاران ساڵی ژیانی مرۆڤێک بووە، ئەم 100 ساڵەی دوای مرۆڤێکی ترە. ینی خەریکم ئەوە بڵم شەو بممانە قوڵەی ئێستا نەک ئەوە خەڵک لێ بۆ بە شتێکگەڵە ڕۆژ نابێتەوە، ینی شەویان لێت بۆ بە دەیجور و درێژ بۆتەوەڵە خواخوایەتی ئەوەی کە هەشە بێتەوە بە ڕۆژ دەبی. تۆ زانی ئێستا گەنجی ئێستا بە شەو ناخەوێ. جاران شەو نەخەوتن وەکووتمان تەجربەی مەردان بوو. لە لەیلەتول قەدرا خەڵک تا ئەگەیشتە نیوە شەو دنیایەکەوە ئێستا هیچ ئازایەتێک نەماوە. ئیش لەسەر ئەوواکرێ کە شەو نەمێنێ. هەندێک هینم بینیوە مەسەرەن لە شعری جاهیلی کۆنا ها شاعر کە شەو درێژ بووە، مەسەڵەن ئیمرؤ القەیس یەکێک لە معەلەقاتی طبعا ئەوان لە تەشبیه زۆر بەهێز بوون، یەکێک لە معەلەقاتی ئەڵێ وەلەیل کەمەوج البەحر ئەرخا سدوولەه علي بأنواع الهموم ليبتلي. ئەڵێ شەو وەکو شەپۆلی دەریا خۆی دا بەسەرمە، خۆی ئاینەکانی ڕاکشان هەموو خەم و ئازاری ئێنا بەسەرما بۆی تاقیم کاتەوە. فقلت لما تمطى بصلبه وأردف إعجازا وناء بكلكلي ألا أيها الليل الطويل ألا انجلي بصبح وما الإصباح منك بأمثلي. هل أوتما شوي دير تخوا ببريرو شوي جاران زين كيبو خوراوابون تاباني شوي استا خوراوابون تاباني نيا شوي استا لدواي يكي دوي شو ولا نشوا ليكي دوي شو يعني شوني آزاري همومي باڵێ عاشقان و شاعران بوو. هینێکی هەیە نابغێ دووبیانی ئەڵێ یا ئەڵێ کلینی لهم یا ئومەیمەتە ناصب وەلەیل ئوقاسیه بەطیء الکەواکب. ئەڵێ ئومەیمە باسی معشوقەکەیەکاینە، ئەڵێ ئومەیمە وازم لێ بێنە بتخوا وازم لێ بێنە شەوێکی درێژم لە پێشایە ئەمە نەخاوە ڕوا، چونکە عاشقان و شاعران چاوەڕێی چوزانم چاوەڕێی یار بووە، چاوەڕێ ئەوە بووە لەگەڵ ئاسمانە بووە. ئەزانی قورئان کە باسی نەکاڵێەوە بالنەجمی هم یهتدون. ئەزانی نەجمیش معنای نەماوە لە ئێستایا، قەمەر معنای نەما، چونکە تو سەری ئاسمان ناکەی، ئەستێرە دیار نییە بۆ لەبەرە دنیا بۆتە هین. ینی تۆ لە شعری شاعرانی جارانە بچەند ناوی ئەستێرە هاتووە. قورئان سورەتێکی ناوی نەجمە، سورەتێکی ناوی لەیلە، سورەتێکی ناوی قەمەرە. یعنی ئەزانی دیراساتی تازە ئەڵێ مرۆڤ کائینێکی سروشتیە کە لە سروشتی دا ئەبڕی تووشی دایان جۆر نەخۆشیە بێ. ئێستا ئەم هەموو نەخۆشیە دەرونیە قەت جاران هەبوو. ئێستا دنیای ئێمە پسپۆری نەخۆشی دەرونی ڕۆژانە چی ئەبینی؟ چەندین دکتۆر لە هەموو دنیاە ئاریشەی خەمۆکی
کێشەی خەمۆکی بۆتە تۆپی نەخۆشیەکان ینی خەریکە ئەگاتە ئیتر سەری نەخۆشیەکان کواجاران ئەمە هەبوو تۆ کە کەسێکەکەیتە ژوورێکەوە لە سروشتیدا ئەبڕی کە لە سروشتیدا ئەبڕی مانای شەوی نامێنێ مانای ڕۆژی نامێنێ ئەسان ژیان لەم سیتی و شوقەشتانەیە خۆی هەر شەو ڕۆژی یەکێکە هیچ فەرقێکی وای نیە. دکتۆر شتێکی جاران شتێکی هەبوو زۆر جوان بوو ئەویش ئەوە بوو کە بەڕێی من شت ینی هەموو شتێک حرمەتی تایبەتی هەبوو ینی بۆ نمونە ینی ئەو کەسانێک کار و کاسبیان نەکرد ئیتر هەر بە ڕۆژیان کرد ئیتر ینی تاکو نزیکە مەغریب ئیتر ئیش و کاریان تەواو بوو. ئێمە لە شارە ژیاوین بەزانین کە لە پێش مەغریبە دەڕابەکان بەدەست هاتنە خوارەوە دەنگی هەمووی بەیەکەوە زەنگۆڵی مەڕووها ڕوون بزن کە دێنەوە مێگەل دەنگی دێت ئەمانە ئیشانەی شەوەوە باوەڕم پێ بکە ئەوە نا باوەڕیان بەم مۆدێلە لە ژیان هەبوو باوەڕیان بەم سروشتە هەبوو یعنی ئەگەر شتێک بە سێقات و چوارقات لێ بکڕایە ئامادە نەبوو قفڵی دوکانەکەی بکاتەوە چونکە باوەڕی وا بوو کە قفڵ کە داخرا بێ بەیانی بە یافەتەح یا ڕەزاق بکرێتەوە کاتی خۆیە حرمەتی هەیە مەرزی هەیە یا مەسەلەن بۆ نمونە ینی سفرەی ئێواران ینی یەکێک بوو لە سفرە بێ ئەندازە جوانەکان ینی خێزان نەبووشتی وا لە تاجێکی لە دەرەوە بێ کەسێکی لە دەرەوە بێ ینی ئەگەر تۆزە بتۆی رایتایە لە سفرەکە بە دەیان ئاوازی جیاوازان خستیتەوە سەر سفرەکە شەوان خێزان بەیەکەوە بوو پێکەنین و خۆشیەکانیان لە ناو ژوورەوە گوێ لە دەنجیان بوو لە دەرەوە ئێستا ئەوەتی شەو نەماوە خەریکە مەشمانە لە بینەچێ ئەمانمان نامێنێ زانی چرا جاران هین بوو چرا ئەڵێەوە بنەجم و میهتەدون چرا ئەو چرای بوو لە ئاسمانەوە ئەگەڕا وانە ها مەحوی ئەڵێ شەو نەبێ ئەستێرە مەستورن بەکەم مەڕوانە شەو ئەڵێ بۆ خۆی ڕەشپۆش کردووە خۆی ڕەشپۆش کردو چونکە فیداکارە قوربانیە بۆی جەوهری ئەڵێ جەوهری پیاوانی خوددا گەوهرەکانی خوددا دەرکەون ئەستێرە دەرکەون ئەم خۆی ڕەش کردو بۆی سپیاتی ببینی شەو معنای هەبوو حرمەتی هەبوو زانی ئێستش ئەم گۆڵ بوو کارەبایە تەرکیزی خەڵکی نێشتووە ئەزانی هەر لە 20 ساڵەمەوە بەرباسی زمانی عرفان و تەسەوف ناکەم بە 20 ساڵەمەوە بەر خۆمان گەنجتر بوون لە ئێستا چرایەک ئەگەڕا کارەبا ئەبڕا من ئێستا حەزەکەم هەندێک کارەبا ببڕێ بەس کارەباش بڕێسە لایتی شەحن ئەو تابینی ئەو چرا من 3 مانگی پۆلی ئێستا پێڵێن 12 پۆلی 6 لەبەر چرایە خوێندووە دوایی کە کارەبامان خراپە بوو کە خراپە بوو کاتی خۆی نەوەتەکانی چاک نابوو تا محاولەیەنرا ئەو 3 مانگ ئەو کات بۆ من زۆر مای خەفەت و داغ بوو دوایی باوەڕم پێ بکە دوای 3 مانگ کە کارەباتەوە تەرکیزم تێکچوو پیرمە کردو بەرەکەتی هەیە تەرکیزت ئێستا تۆ ئەگەر گشت گڵۆپێ بکوژێتەوە یەک چرا ئیشکا سەیری دەموچاو یەکتریەکەین کە گڵۆپەکان ئیشەکەن شەو هەر خۆی بێحرمەت بووە بێمەعنا بووە کە ئێسامە دنیاە لێرەشە تۆ ڕۆژت ئەمەی سام گڵۆپانە باشن گڵۆپی سپی کردوێتێ ڕۆژ هەر دکتۆر شتێکی تریش ئێستا بیناوا دروستەکرێ تۆ ئیحساسی شەو ڕۆژی تیانە پەنجەرێکی تیانە بڕوانی بزانی ئێوە ئەزانی جاران کە ئێمە پەنجەرەوە سیرمانەکرێمان گوت ئەرە وەڵاو عەسرە ئەوە مەغریبە ئەوە نازانم شەوە ئەوە فڵانە ئەوە ویسارە ئێستا بینا دروستەکرێ ئەم گڵۆپانە 24 کاتژمن وەکو یەک داگرسێن هیچ ئەحساسێکی تیانە شەو ڕۆژ ئەزانی یەک شتی تریشە ئینسانی دنیای نوێ زۆر سەیرە هەنی ئێستا تۆ لە دەوری خۆمان دەوڵەمەنی وایە لەم شاراتوانێ 100 خانووی هەبێ وانە ئەم 100 خانووە پارەی 3 خانووی بەدەمێکەوە نییە بیکڕێ مەزان بڵێ 600 متر 100 متر بکرێ و باخێکی تیا بکە ئەزانی خانووی هەر ئەم شارە خانۆ کۆنەکان بڕۆ زەیری توی مەلیکە بڕۆ هەندێک شوێن خانۆ کۆنەکان هەمووی حەدیقەی تیا بووە حەدیقە معنای ئەوە نیە ئێستا خەڵکە لێمە چی بڕۆ 1000 مەتری بدەری هەموو یەکاتە بینا خەڵک جۆرێ لە ڕژدی جۆرێ لە بەخیلی تیا پیا بووە دەرگا لە خۆی لە بینی خۆی سروشتا داخات تۆ کە لە سروش دوور کەوتیتەوە شەو بەشێکە لە سروش لەویش دوور کەوتیتەوە ئەزانی شەو بۆ هەنێک کەس کە نەدەبڕایەوە بۆ هەنێک عاشقان نەدەبڕای خۆی بە تەنیا خەیاڵی یەکەم شەوە تاو نابێ هینەڵێ سعدی ئەڵێ هەمە ئارام گرفتند و شەب هەمە ئارام گرفتند و شەب ئەزدیمە گوزەشت ڤەنچ دەرخاب نەشود چشمی من و پەروین است
ئەڵێ هەموو دنیا ئارام بوونەوە گشتی خەوت چووە چاوی ئەوەی خەوی تێنەچووە دووشتن چاوی من و ئەستێرەی پەروین ئەمە چیمان پێڵێ ئەم عاشقە و بێدارە ناخەوێ بەڵام سەی کە خەیاڵی بە ئاسمانەوەی بەوە شاسەیری ئاسمانەکە چەند وێنەی شعر لای مەولەوی تاوەگۆزی لای نالی لای مەحوی لای شعرەکانی خۆمان باسی پەچە کە پەچەی دا بە ڕوخساریە ئەڵێ چیە شەو هات و ڕوخساری مانگی پۆشی ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە هەمیشە چاوێکیان لە سروش بوو تۆ بڕۆ دیوانی مەولەوی تاوەگۆزی بخوێنەوە هەر یەک پڕە لە صافی شعرێکی گشتی ینی صافی لەسەر ئەو پەچەیە هەمویان وانە ئەڵێ بەشەو مەلا عەبدوڵای جەلیزادەیەوە بزانم یەکێک شعرێکی وای هەیە حەبیب دیتی ڕەقیب وەستاوە سەرپۆشی بەڕوودادا وتم هەوری سێ هات چەهچەهای خورشیدی داپۆشی خژەکەی ئەی شوێنێ بە مایان بەخۆر ئەڵێ ئەوە هات ئەوی پۆشی هەموو ئەمە سروشتیان لێ ئەتکێ هین ئەڵێ یەکێک لە شاعرە خەنسا شاعرێکی کۆنی عەرەبە ئەڵێ ئەرەقت فبت ليلي لم أنمه وراعيت النجوم مع الرعاة ئەڵێ خەوم لە چاو زڕا نەخەوتم لەگەڵ شوانەکانە سەیری ئاسمان مەکرۆ متابعی ئەستێرە مەکرد ئەمە یعنی چی؟ هەنی شوانیش لەو دەشت و دەرا ئێستا شوان سروشتی ترە لە ئێمەی شاری ئەزانی ئەوەی کە لە دەشتە ئەوەی لە دەرایە جۆرە لە جۆرەکان پەیوەندی بە ئاسمان نە هەر دکتۆر وەختی خۆی کاتیش بە تایبەتی لە شەوە بە ئەستێرە حسابەکرا مەسەلەن بۆ نمونە من خۆم ئەوم کردووە ینی لەگەڵ هاوڕێکانمان شەو بەچێ بووین کاتێک ئەستێرەیەکی گەشی بەیانی هات پێیانە گوت ئەستێرەی بەری بەیان بەو ئەستێرەیە مانزانی کەەوە کاتی بانجی نەجمی هەمی هەتە دوو ینی فعلەن ئەستێرە ینی ڕێنمایی کردیت ینی تۆ پێویست بەین نەبوو ئەوە تێکەڵوی لەگەڵ سروشت و لەگەڵ شەوگار و لەگەڵ دەوروبەرە پێویست بەو کاتژمێر نەبوو ینی ئێستا ئێمە کاک پەیوەند چاومان ئەوەندەی سەیری شاشاکەوەنە سەیری ئاسمان ناکە من شعرێکم نووسی بۆ ساڵانە لەمەوبەر باسی ئینەکەم ئەوەی کە ئەڵێ ئەی ئاسمان مخاتەبەی هەندێشتم کردو لەوانە ئەڵێم ئەی ئاسمان نزم بەرەوە سەرسرم با هێند سەرنجت لێ بدەم ئەی ئاسمان نزم بەرەوە سەرسرم با هێند سەرنجت لێ بدەم تا چاوەکانم شینە بن خۆ ئەوەندە غەرقی تەماشای زەوی بوون وا خەریکە بە تەواوی بێتی نەبن ئێمە ئێستا ئەوەندەی سەری شاشاکە سەری یەکتریش ناکەین ماڵاوەدان مناڵەکان بە تامەزرۆیی ئەوەن کە باوکیان دایکیان سەریان کە سەیری یەکترینە کە سەری یەکتری ناکە یعنی جاران حەت شاشەیەکە بوو لە ماڵات ساڵانی لەمە بەر تەلەڤیزیۆنێک گشتی بەیەکۆ سەیریە کرد ئێستا هەر یەکەی شاشەی خۆی سەیری یەکتریش ناکەین ماڵاوەدان بە قورئان جاری وایە ڕەنگە ساڵ تێپەڕێ چوزان ئەڵێنەوە بووە پیربووی هاوڕەکان ناتبینن ئەوەی تەماشای یەکتری ناکەین ئەمە هەمووی حەلقەیەکی متەرابطە بەیەکەوە بابەتی شەو ئەوەندە یعنی ئەوەندە بابەتێکی فراوانە نازانی لە کوێوە دەست پێ بکەی لە کوێوە کۆتایی پێبێنی تۆزانی بابەتی شەو لای مەسەنێکی وەکو مەولەوی یعنی شعرە بەناوبانگەکەی مەولەوی شەوەن خەڵوەتەن ماڵ بێ ئەغیارن عالەم گرد وتەن دۆست خەبەردارن وانە ئیرادەم ئێرن وە کەڵپۆسەوە شەو ناڵین خۆشەوە لای دۆسەوە جا ئەڵێن نەک من جەدوریت عالەم نێڵانن ئەڵێ نەک تەنیا من هەموو عالەم هەمویان ناڵەیانە وەکو من هەمویان لە دووری تۆ لەم بەندی تەمای گێڵانن هەمویان ئەم دنیای زیندان ئەیانەوێت زوو تەواو بێ و بگەڕێنەوە زۆر باشە دکتۆر هەست دەکەم لە لای ئەهلی تەسەوف مانایەکی جوان بۆ مانایەکی جوان هەیە لە بینی بەیانی و لە بینی ئێوارەیە زانی ئەگەر بەیانی بریتی بێ لەوەی کە ئیتر ئێمە ئەبێ جوڵە بکەین حرەکەت بکەین تێکەڵ بە دنیا بین ئەزانی مەغریبە جۆم ئەمان جێڕێتەوە ینی تەنیامان نەکاتەوە هەتا لە هەندێک لە مەدرسەی تەسەوف ئێوارە دوای نوێژی بەغریب بەر لەوەی نان بخۆن گڵۆپی مزگەوتەکانە کوژێننەوە بۆەوەی مرۆڤ تەنیا بێت چکە یەکێک لە سیفەتەکانی شەو ئەوەیە مرۆڤ تەنیا کات ینی ئەندازێک ئەو تاریچیە کە ئێمە باسیەکەین
تاریکی ئەوەیە کە داد بڕێ لەوانی تر بۆیە هەندێک کەس تۆزێ لێ ئەترسن ینی جاری وایە مناڵە ئەترسێت چونکە هەستەکە کار خۆیەتی کەسی تری لەگەڵان نییە بەس ئەوان ئەو لە حسەیە قۆسنەوە بۆ ئەوەی کە تەنیا بن زیکر و فکر و محاسبەی نفسی خۆیان ناواکەن ئەس دەکەم ئەم ڕەبتێکی زۆر جوانە ینی تۆ بتانی ینی ڕۆژ بۆ ئەو جیهادەی کەیکەی لە پێناوی بەدەستێنانی دنیاە بەڵام شەو بۆ ئەوەی کە جارێک کە جیهادی نەفس بکەیت تێکۆشان بۆ ئەوەی کە بگەڕێتەوە جا ڕبت بیتەوە بە خی پەروەردگار باسی ئەوشمان کرد کە خی پەروەردگار زاگرنجی بە شەوداوە و ئەوانەی کە عاریفن و ئەوانەی کە زوودێکی گەوریان هەیە هەمویان ڕەتەکان لە شەو هەیە زانی لە قورآانە زۆر گرنگی بە کات دراوە وقت عصر والعصر سني في خدا والضحى والفجر والليل وانيا كاد زور مهمة أزانيك إنسان مرزي نبو تو يسبون منه مثلا دكتور يا ساعات أو نبي أبو أبي دع ساعات أجباني وساعات دواكر وساعات بيشكل بس أقول هل كاتي دي هيش معناه أبو التزامات نعمله نوش خوي بس تنوي كاتا زاني نوش بينج فرزة ل24 ساعته کاتەکەی وا دانراوە تۆ بەیانی کاتێکتێ بەیانی لە ئیسلامە نوێژی بەیانی تر ڕۆژە هێر خۆی وایە تا نوێژەکەی تۆ ڕۆیت و دەیتەوە ڕۆژە بێتەوە ئێمە ڕۆین دوای نوێژەکە ساعات دێ بەخەبەردی کە بەخەبەردی بەرەکەت لە هیچە نامێنی هەر ئێستا تۆ ڕۆژێک خۆت زوو هەڵسە ڕۆژێک درەنگ هەڵسە ئێواران ینی حەدیثمانەیە فەرمێ ئەو کول قیرەبها کوونەکانتان ئەوە بکەن گوڵۆبەکانتان بکوژێنەوە ئاگر بکوژێنەوە مناڵەکانتان بێننەوە لەبەرەوە ئەڵێت لە حەدیثا لە شەوان شەیتانەکان بڵاو بنەوە طبعا ئەم ڕێوایەتە شەیتانەکان بڵاو بنەوە یەتر دنیای تەفسیری سەر هەڵچەندراوە بەڵام شەیتان لە زۆر شوێنە باسی ئەوە کراوە بە معنای مثلا جن بە معنای تاریکی دێت جنەکان بڵاو بنەوە تاریکی حەشەرات بڵاو بێتەوە مار و مۆری بڵاو بێتەوە چی بڵاو بێتەوە ئەمە جۆرێک لە سنووردانانە دوعا ئەخوێنی نوێژێکی تایبەت پێڵن نوێژی شێوان نوێژێکی ترێ پێڵێن نوێژی خەوتنان شەویش دابش کراوە کە لە قورئانە باسەکە یا ئەیها المزەمل قم الليل إلا قليلا ئەی داپۆشە هەستە شەوان ڕوئیکە ئەڵێ چی ئینا سنلقی عليك قولا ثقيلا ئەزانین شەو نوێژ قورسە بۆ تۆ قورسە بارێکی قورسە بەڵام تۆ ئەبێت جیابیتەوە لەوی تر ئەو کەسەی کە شەو بێداری ئەکا وەکوتمان تەجربەی مەردانە حاڵەتێکی تایبەتە خەڵک هەمووی خەوتووە عالەم گرد وتەن دۆست خەباردارن ئێستا عالەم گرد وتەن نییە ئێستا عالەم گشت خەریک لە فەخواردنن شەوان وانە لە سەهۆڵک زۆر ڕاستە دکتۆر بە پرسیارێکی پزیشکی بکەم لەسەر ئەمە زۆر باسی ئەومان کرد کە خەڵکی ئێستا بەداخەوە ینی حرمەتی بۆ شەو نێشتۆتەوە ڕێز لە شەو ناگرێەوە ناتوانێت سوود لە شەو بکە مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە جەنابەت وتت زۆرینەی کاتی شەو بەخەبەرە کە بێ بەخەبەر نەبێ لە ئەسڵا زۆرینەی کاتی ڕۆژ ئەبێ بەخەبەر بێ ئەو بەخەبەر نییە ینی تۆ سێریکانی چەند گۆڕاوە ینی ئەوەی کە جەنابەت وتت ینی زۆرینەی کات تاقی بەیانەکەی زۆرینەی بەخەبەر نییە خەوتووە ئەم گۆڕانکاری دروستکردنە لە بینی شەو جێگا گۆڕکەکان ینی مەبەستمە تۆ لە پێویستە شۆ بخەوی کەچی تۆ بەچی بە ڕۆژە خەوی من بۆ خۆم ئەگەر ئێستا ئەو ڕۆژانەی کە درەنگ هەڵەستم کە دێمە دەرەوە جارێک هەڵەستم میزاجم تەواو نیە سەراحەت بدوڵ ینی میزاجێکی زۆر ناخۆشم هەیە حتا هەست دەکەم تشەڵۆکی مەعیدەم هەیە هەتا هەست دەکەم کە شان و ملم زۆر داگیراوە نازانم نەوەیەکەم ینی هەست دەکەم جۆرێک لە جێژیم هەیە ینی هەتا ینی هینم خۆش نییە ینی بە کوردەکەی کەیفم ساز نییە هەتا چاویشم کە ئێمە دەرەوە چاویشم وەکو پێویست نییە ینی چاوم باش نییە هەزەکەم بەرتەنی ڕقەکەوێ ینی ئەوە لە ڕووی دەرونیەوە ئەم کاریگەری چۆنە لەسەر کاک پەیوەند ئێمە هینێکمان هەیە پێڵم بایۆلۆجیکل کلۆک سعاتی بایۆلۆجی خەو سعاتی بایۆلۆجی خەوەکو سعاتی ئەمە نییە ئەو ئێستا تۆ شەوان ئەگەر دنیا کە بێ ئارام بێ سعات دە مەوجەیەکی خەوت بۆ دێ نێو سعاتێک ئەگەر ڕۆژ تایوارە نەخەوتبی دوایەوە لە 12 مەوجەیەکی تر بۆ دێ لە 2 مەوجەیەکی تر بۆ دێ ئەگەر ئەمانە تێپەڕان خەو جاویا خەو نامێنێ ئەگەر لە دنیا نیە
ئەڵەی خەوم نایە بەڵام ئەو خەوم نایە کار لەسەر زۆر شتی تر دەکات لەسەر جسمتەکە لەسەر هۆرمۆناتەکە نەخۆشی دەرونی زۆربەی هەرە زۆری ڕەبتی بەخەوە هەیە ئەزانی خەو لە نەخۆشی ئێستا زۆر کەس دێڵە خەوم نییە خەوم نییە بۆ خەوی نییە ئیلا بێ ئینگلیزە ئەندەرلاین کۆزێکی هەیە هۆکارێک لە پشتێوەیەتی کەم جار هەیە ئینسۆمنیا خەوزڕانمان هەیە پرایمەری ئینسۆمنیایە خەوزڕانێکی هەر خۆی خەوزڕانە هۆکارەکەیشتی ترە بەسەوە کەمە دەگمەنە زۆربەی خەوزڕان یا خەو زۆری یا خەو کەمی باشە ئینسۆمنیا یا هایپەرسۆمنیا وەکو ئەوتێ ڕەبتی بە پەیوەندی بە نەخۆشیە دەرونەکانی ترەوەی تۆ کە سیرکادیان ڕیدممانەیە ئەمە هەمووی خەو خۆی یاسای خۆی هەیە لە بایۆلۆجیا تۆ تێکی ئەدەی ئەڵێن لە کۆنا خەڵک لە دوای باڵێن نوێژی خەوتان خەوتون هەتا نیوەشەو دوای نیوەشەو هاتۆ نوێژی کردو با بڵێن هەڵساوە شەو نوێژی کردووە ئەوەی کردو عیبادەتی کردووە ئەوانەی کە نووسویانە دوایی جارێکی تر تا نوێژی بەیانی دوای قەیلولەیەکی تریان کردووە یعنی ئەوان زۆر سەحی ژیاون تووشی ینی خەوزڕان نەبوون فێر بوون بایۆلۆجیکەل کلۆک تۆ ڕای بێنە یعنی ڕای بێنە تۆ سەعات هەشتی ئەوارە بخەوە کە نوێژی ئیشات کردو نوێژی خەوتان کردو خۆی تە سەعات دوو سێ خۆی جەرزەکە لێدا بە بەخەبەر دێی و ئاسایی و خەوت نایە ئێستا ئێمە کردووە ئەمە کاریگەری لەسەر زوو پیربوون هەیە کاریگەری لەسەر تۆڕەیی هەیە کاریگەری لەسەر تەرکیز پەرتی هەیە کاریگەری لەسەر بێمیزاجی هەیە ئەو هەموو ئاریشە دەرونیانەی کە ئێستا هینەڵێ دکتۆر علی کەمال بەڕەحمەت بێ دکتۆری دەروون پزیشکی بەناوبانگی عێراقی فەڵەستینی کە لە هەشتاکان کۆتا هێشتاکان و سەرەتای نەوەتەکان وفاتی کردووە ناوی ئەم سەردەمی ناوە سەردەمی شیزۆفرینیا سەردەمی نەخۆشی دەرونی ئێستا بازاڕی ئەوانەی کە بە ناوی گەشە پێدانی مرۆی و لە خوانەوە دیان قسە بۆ خەڵکەکان هەمووی پارە ئەدا و کۆرسەکاتە هۆکاری چییە خەڵک ئەگەر پێویستی بەمەنە بێ باو باپیری من و تۆ لە ڕووی ناتڕوو لە دکتۆری دەرونیش بقاویت ئای بخۆم شێت نەبوو ئێستا بازاڕەکە بۆ وای لێ هاتووە لەبەرەوە هەستەکەین شڵەژانێکی گەورە لە سەراپا وجودی ئینسانە هەیە بەشێکی زۆری پەیوەندی بە تێکچوونی ڕیتمی شەوە ڕۆژەوە دەستکاری بەس ئەمە کە دەستکاری هەر بەندێکی سروش دەکەی زەرێرەکە دەی چۆن دارەکان ئەبڕێنەوە ئۆکسسیجین نامێنێ ئۆزۆن ئەدڕێ کە دەست ئەبەی چزانم یۆرانیۆم دەرێن و ئەیکەی بە بۆم ئەیدەین بە شوێنێکەوە دنیای کارەسادی ترە نەیتەوە نەخۆشی بڵاوکەیت ئەمە شەر وایە دەستکاری شەڕ لەگەڵ سروش تا بکەی وەکو شتێکە دە زۆر باشە دکتۆر دیسان هەر لەم ڕوانگەیەوە با پرسیارەکەم ئەندازەی پزیشکی بێ باشە ئێوە ئەگەر کەسێک کە بەرکەوتەی دەرونی هەیە کە کێشەیەکی دەرونی هەیە و دێتە لایەوە ئاریشی دەرونی هەیە چەندێک گرنگی بەوادەن کە لە شەوا بخەوێ بۆ نمونە زۆر جارە مەسەڵەن بۆ منە ینی عیلاج ینی مەسەڵەن کەسەکە خەوی تێکچوو بێ خەوی نەبێ کە بۆ خۆی هەر خەوت شەو نەتوانی بخەوی بۆ خۆت ئیتر ڕۆژەکەی دواتریش ڕۆژبێت نەخۆشیی زۆر خراپە ینی ئینسان زۆر خەمیشی لێخوا کە خەوی نەبوو بەردەوامەڵە وڵە خەوم نییە ینی خۆی ئیڵێ ینی ناتوانێت بیشارەتەوە زۆرجار لای ئەحباب و دۆستەکانی ئەڵێ بەڕاستی خەوم نییە ئێوە لانی کەم لە ڕێگای عیلاجیشەوە چنە گرنگی بەوە دەن کە خەوی شەوی بۆ بژێڕنەوە إمام الشافعي برحمة بالشعري كي الله أحب الصالحين ولست منهم عسى أن أنال بهم شفاعة قصة أبي الله هجاري مكراني الله أو كسيك قصة أبي جتو قصة كي لي ورقة خوي جوبي أو مدى الرنجة من جاري وابيش بابلين شو بيداري بكم يتر نقل بر عبادة الرنجة لبر هديك شو زانم الرنجة شتي تافه الرنجة شتي جرن جار بجار بلام براسي بهمو كساني كدين بولام عليهم أجر بتواني لە 11 بۆ 11 نەچێتە سەرەوە کە تەوانەوەی زۆر گرنگە بەس بۆ ئەم سەردەمە تۆ بڵێ بێگی هەشت بخەوە وڵای ڕەنگە پێ بکەنی تەسەورەکە من پار لە ئەوروپا بووم چەند وڵاتی ئەوروپی گەڕام سەعات 10 لە زۆر شوێنە ئەو کاتی هاوین چوم سەعات 10 خۆراوا بوو بڕوان پێ بکە سەعات 2 خۆر ئاوا بوو یعنی هەر ڕێک وەکو ئەوە ئیسە 5 ئێوارە و 5 ئێوارە لە دەونیوە من کەسمە ئینی زۆربەی مە کە بەلای ماڵ و شتا تێپەڕی ئەبێ بێدەنگ بووتیایە وەکو ئەروەکو عرف وا بوو می خەوت بوو بۆ هۆکارێک ئەوەیە کە بەیانی زوو ئەو ناچار هەستی ئیشکە ئێمە هەندێجار لەمە شاچینەوە ناو سیستم کە سیستمت نییە خەڵک دەستی بەتاڵە خەڵک دەستی بەتاڵە بەیانێکی ئەزانانی هیچ ئیشی نیەتانی ڕۆخی ئەڵێ بۆچی ڕۆژ بۆ شەو بەخەبەر نەبم و چات نەکەم
خۆ بۆشتی مهمیش بەخەبەر نین لە نامن وەکوتم شاعران ئەڵێن وەبادری لەیلە ما تەشتەی فەئینەمە لەیل خۆ زۆربەی عالمە گەورەکان شەو بێداریان کردووە بەڵام بیرت نەچی ئەو 4 ساعتەی سەر لێوارە خەوتون دوایی بەخەبەر هاتوون تا نوێژیشیان کردووە تا خۆریش زۆرێکیان تا شروع قەیلولە گەیشتۆتە لای نیوەڕۆ هینی ئەوە خەوی ئەوان بۆ ئەو 4 ساعتە بەڵام 4 ساعتی ئێوارە باڵێن لە 7 تا 12 بەق ئەوەیە تۆ لە 2 تا 2 بخەویت هەر لە ڕووی ئەوە بۆیە من دایم تەوسیەم وایە بۆ خۆشم و بۆ هەموو ئەو کەسانش ئەگەر کەسێک بتوانێت لە دەبخەوێەوە ئەگەر لە بەر لە دەبخەوێەوە زۆر باشترە دائیمەن سەحی تریشە باشە دکتۆر با پرسیارێکی شخصی بکەم بم بورە ڕەنگە هەر فریا ئەم پرسیارش بکەوین ئەنی وڵامەکەی جەنابەت دکتۆر تۆ بۆ خۆت بەر لەوەی دکتۆر بی پزیشک بی تۆ نووسەریت شەو هەر بۆ ڕەنگە هەر بۆ بە تەنها بۆ عیبادەت بەرەکەتدار نەبێ بۆ نووسین بۆ نووسەرەکانیش من نووسەرە باشەکان خود ئەوانەی کە تێکستی زۆر باشن خوێنەری وریا بە هەستی پێکاکە لە شەوان نووسراوە وە نووسەرە باشەکان زۆرێک نیان کە چاوپێکەوتنیان لەگەڵا کرێ ئەڵێن ئێمە شەوە نووسین بابزانم ئەگەر بابەتە پزیشکەکە لێ تێک نایبی لەگەڵ شەوە بینت چۆنە کەواتە بە شێوەیەکی گشتی وەڵای کاک پەیوەند ئێمە مشکلەی ئێستا دنیای ئێمەش تەنیا مەسەلەکە شەو نیە ئەم مەسەلەی ئەو شاشەیە شەویش نایڵێ ئەوە بکەیت ئەمە زۆر جار شەڕی لەگەڵەکەم ماوەیە خۆمی لە دەست دەرێنم بەڵام ئەم هەواڵان کوتوپڕ و جەرگ بڕە بە دواییەکانەها ئەوە کوژرا ئەو وای لێهاتەوە بوو کردومانەتی بە بوونەوەری ڕۆتینی سیاسی هەواڵ جاران ئەوەی ئێستێمە هەندێکجا متابعەکەین لە یوتیوب بەخوا ئەوە بۆ ماوەدە فڵان حاجی فڵان لە ماوەدا ژارت متابعی ئەخبارەکە ئەمە تێکی داوە دەنا من کۆمەڵە کتێبم هەن بۆ نمونە لە ئەو کتێبانی کە خۆم زۆر خۆشم ئەوێن یەکێ لەوانە شادیەکانی ڕۆحی سەید قوتبە بەڕەحمەت بێ تەرجمەی کۆمەڵی تێکستی سەید قوتبە بیرمە لە بالیسان بووم 2010 لە بالیسان بووم نزیکەی ساڵ و نوێک شەو بووە تا بەیانی دانیشتم تەسەور کە 2 سعات یەک وتاری یەک لاپەڕیم تەرجمە کردو باوەڕەکەی نەک بڵێ هەر بە دیارەوە چووم هەستاوم لەبەرەوە وتومە ئەمە شەرەفە بۆ ئینسانی ئەم تێکستانە وەرگێڕێ بەڵام ئامان ئەوە بارێکی زۆر ناسکە تۆ گرتوتە سۆ نابێ خەسارێکی چکە تێکستەکە ئەوەی هێنا خۆی زۆر بەرز بوو شەو بە دیارەوە دانیشتم ئێستشکەی خوێنمەوە بۆنی هاڵاوی ئەوەی کە ئەمە هەم ڕازگۆیی تیا بووە هەم دڵسۆزی تیا بووە هەم بۆنی شەو بەرەکەتی شەوی تیا بوو کتێبی شادیەکانی ڕۆح کتێبی لە نێو ئەم دڕک و داڵدا مەم دەدەست خۆم باوەڕم پێ بکە تێکستی ئێستا خوێنمەوە ئەگریم هی خۆمە وەکو ئەوەی کە هی خۆمە نایخوێنمەوە وەکوی کە ئەم تێکستە ئەڵەی ئەزانی نورسی بەدیعوزەمانی نورسی بەڕەحمەت بێ ئەفەرمێ من ڕیسالەی حەشرم لە 4 ساعتان نووسیوە 4 ساعت ئەڵێ ئێستا بە مانگێک ناتوان مراجعی کەم ئەڵێ نازانم ئەو کاتانە قەڵەمێک بووم بەدەستی غەیبەوە من ئەمە هی من نییە من بەس واسیت بوو وەسیت بوو نووسەر هاکۆن شاعران و توانە عەرەب توانە دۆڵی عەبقەر ئەمانە عەبقەرین دێوانەیە جنۆکانێ نووسەر لە ئانووساتی بەتایبەت شەعر لە ئانووساتی دابەزینی ئیلهامی شعریات تۆ خۆت نیت نازانین لەکوێوە دێ شەو ئیلهامەکان زیاترن کتێبی فوکردن لە خۆڵەمێش کە کۆمەڵە تێکسی عرفانی وەڵامدانەوەیە ئەبینی ئەوانە بەرەکەتیان پێوە دیارە نووسینیش هەیە هەروە کوشتی ڕۆتینەی نووسی ئەوە کوشتی ڕۆتین ئەڕۆ بەڵێ ئەرەوەڵا ئەو شەوانەی کە ماوم بەخەبەر بووم لە یادەوەنی ماماونەتەوە بە تێکستەکانیش بۆ ماونێت دکتۆر شتێکی خۆشم بیر هاتەوە بە وەکو لەطیفەیەک باسی بکەم من لەبەرەوەی کە بەرنامەی ئاوادان بێم هەبوو ئەچوومە لادیەکان جارێک چوومە بناری هەڵگورت ئەو کۆچەریانەی کە دەچنە هەڵگورت تەمان ڕەشماڵیان هەیە ئەوان دوورن لە هەموو شتێک ئەزانی شەوگاری ئەوان شەوگارێکی درێژە شەوگارێکی زۆر جوانە تەمان هەموو ئەو وەسفانێک ئێستا تۆ کردت سەبارەت بە شەو لەوێ هەیە چونکە ئەوان کۆمەڵک ماڵن ینی لە مانجی دەوری 5 ئەوانەوە ئەچن بۆ ئەوێ تا پاییز لەوێ بن کۆمەڵک ماڵن ئاژەڵیان هەیە تەمان یەک مولێدی بچووکیان هەیە 1 سەعات داگرسێنن ئێوارە بەس بۆ نانخواردن دوای ئەوە کە گڵۆپەکە تەمەنینەکە کوژێنەوە ئیتر
ئەبێ بە شوێکی نوتەک هەموویان نەخەون لە یەک لە حەزای خەون ینی ئەوە نیە یەکێک خەوی نێ ئەوە ینی تۆگە هیچ بەدەستەوە بۆ خەوت بۆ خەوت نایانی خۆ باوەڕم پێ بکە دوکتۆگە عاشق بێ عاشق ئەوە دکتۆر یەک باوەڕەکەی من خۆم بەخیلیم بەو شیان نابست ینی بەحساب خەڵک منە بینە لە تەلەڤیزۆن ئەوانە ئەڵێ ڕەنگە ژیانێکی خۆشی هەبێ بەس من خۆزگەم بە ژیانی ئەوانە هەمیشە من خۆزگەم بە هەمیشە خۆزگەم بۆ ئەزای ئەوان دەستکاری سروشتیان نەکراوە جام نوێستم پرسیارە بکەم لەسەر ئەمە هەستەکەم تۆ باخێکت هەیە لە شێخ لەنگەر باشە جاجارە ئەچیتەوە بۆ ئەوێ بەیادی ئەوەیەوە کە شەوت بۆ بجێڕ برێتەوە و تەماشا سروشت بکەی دوورکەویتەوە لەم وەڵڵاهی کاک پەیوەند خۆی لە ڕاستیە کۆمەڵە من تا 8 ساڵی لە شێخ لەنگەر بووم کە ئەچمەوە بۆ ئەوێ ئەزانی یادەوەری 8 ساڵی مناڵی زۆرە ئەگەڕێمەوە بۆ مناڵی من مەقالێکمێ وتارێکمێ بە ناوی گەڕانەوە بۆ نێو کۆڵانەکانی مناڵی هەر لە کتێبی دەنێ ئەم دڕک و داڵدا من دەستخۆم هەیە و بەنیازیش انشاءالله خوا تەمەندە هەر ژیان نامەم کە بنووسمەوە بەشی یەکەمی ناو بنێم گەڕانەوە بۆ نێو کۆڵانەکانی مناڵی ئەوەی یەک تۆ لە شارێکا کە ئەڵێم ئەی ئاسمان نزم بەرەوە سەرسرم با هێن سەرنجت لێ بدەم تا چاوەکانم شینە بن خۆ ئەوەندە غەرقی تەماشای زەوی بوون وا خەریکە بە تەواوی بێتینە بن نووسیمە ئەی زارۆ خنجیلانەکە دەستم بگرە و بمبەرەوە بەرەو جیهانە پاکەکەت خۆ ئەوە تۆزی گەورەی خۆ ئەوە چڵکی گەورەی خنکاندمی هۆ مردن هاوڕێی تەنیایی وەرە لەگەڵ خۆتدا بم بە هاکەتە بۆ تۆزی ژیان تاساندمی بڕێک ئینسان لە تاو گەورەی ئەگەڕێتەوە بۆ مناڵی لە تاو جاڵێ هاڵێ ئەی مردن لەکوێ ژیان کوشتمی بەق جاری وایە پنابیتەوە بەرەوە گەڕانەوە بۆ ئەو شوێنانە گەڕانەوە بۆ مناڵی گەڕانەوە بەڵێ بۆ سروشت منەچم بۆنی پرتەقاڵ و نارنج و چوزانم بۆنی گوڵەکەم بۆنی تۆزانی گوڵ ئەستێرە زانی گوڵاستێرە گوڵاستێرە نەماوە گوڵاستێرە بەس لە ئیبینی گوڵاستێرە ئێمە ئەوەندە دابڕین لە سروش خەریکە ناوەکانمان بیرەچێ مەسعود محەممەد لە پێشەکی مرۆڤ دەوروبەرە باسی بەراوردێ لە نێوان حاجی قادر و نالیا کە ئەڵێ بە یەک شتە ئەزام کە حاجی قادر بە مناڵی چۆتە شار کە بەراوردی وەسفی گوڵشتەکانێکم لەگەڵ نالیا هەر وەکو کەسێکی شاری وەسفی گووە بەڵام نالی جۆری گوڵەکان بۆنی ناوی هەموو شتێکە زانێ چکە لە ناو سروشتا بووە ئێمە دەستخۆش بێ دکتۆرجان تەمان ئەوە زۆر ڕاستە ئەمە کە گەڕێنەوە بۆ مناڵی تەمان شەوگاری مناڵی شەوگارێکی پڕ لە حەکایەتە شەوگارێکی خاڵی نییە ینی ئەو هەر لە چراکەی دایکمانەوە تاکو شێوازی خەوتنەکەمان هەمووی چیرۆک و حکایەتێکی یەک لێفە و بەتانیا بە دەوریەکە بەیانی زۆڵە سای لەگەڵ برا و خوشکەکانە زۆرانگرتنەکەت دکتۆر ئێمە تا ئەم ساڵانەش من دایکم بە مناڵەکانی خۆمی باسە کرد ئەیگوت باوکت و بڵێن مناڵەکانمان کە فریا ناکەوتین بە باشی خواردنەکان بدەینێ لارە بوونەوە ینی خەوەکان بەو جۆرە ینی جۆرێک لە بورانەوە بوو ئێستا مناڵێک یەک ساڵەمە سعات 12 شەو ئەبێ بەو بڵێن بخەوە بەجددی دنیا زۆر دەستخۆش بێ دکتۆر هێمن خورشید دکتۆری ئاریشە دەرونیەکان ئەگەر چی ئێمە باسی ئاریشەی دەرونیمان نەکرد بەس باسی شەوگارمان کرد باسی شەومان کرد تەمەناوەکەم کە ئەوەی کە باسمان کرد لانی کەم ینی شتێکمان لە لای بینەر دروست کرد بێت کە بزانێت چۆن مامەڵە لەگەڵ شەوەکە نەکەر خۆی بەتابەتی مناڵەکان ینی ئێستا کێشەیەکی گەورە هەیە ئەوەی کەم مناڵیش خەریکە ڕادێ لەسەر ئەم سروشت و ئەم بێخەویە لە شەوە یان ئەم درگ نەکردنی ئەحساسی شەوە تەمەناوەکەن کە ئینشاڵڵا ئەوەی کە وتمان سوودی بۆ بینەران هەبێ سوپاست دەکەم دکتۆری من تۆ ماوەیەکی زۆرە لە تەلەڤیزۆن و ئەوانە دەرناکەویت و تەکلیفەکەی منت قبول کرد و هاتی جێشانازیە هاتوومەتە لای جەنابەت و وەڵام داوەتی ڕەت ناکرێت سپاس دەکەم بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم ئاڵقێش تاکو بێگەشتنەوەیکی دیکان وتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان